بەڵا زۆر بەخێوکردنیان زۆر خۆشە. جۆری ساگەکان دۆبرمانن ئەمریکین، ڕەسەنترین جۆری دۆبرمانە. بەڵێ ئەسڵی هەیە و عادی هەیە، ئەمە ئەسڵترین جۆرەکەیەتی دۆبرمان. نە ئەتوانی فێریانکەی، بەس من وان فێرکردم پەلاماری کەس نایە. تەقریبی 6 ساڵە. بەڵا زۆر بەخێوکردنیان زۆر خۆشە. تەمەریان تەقریبی 8 ساڵ. بەڵێ زۆر جێرمەن و ئەگیتا و شیبائینۆ و ڕۆتوایلەر و ئەوە بە زۆری پیتبۆڵە. پیتبۆڵ بەخێوکردنیان قورس نییە، بەس جاری وایە لە خۆشە هەڵەگەڕێنەوە پیتبۆڵ جۆرەکەی. وەڵی هەر لە مناڵیەوە لە بەچکەیەوە بە خێویکەنی تر دوایی کێشەی نییە لەگەڵیانە. سەگ خۆی لێ بترسی پەلامار تێە، بەس لی نەترسی پەلاماری نەیە.